گرنگی کات لە ژیانی مرۆڤدا. کات لە ژیانی ئینساندا گەربریتی بێت لەو چرکە و خولەک و کاتژمێرانی کە ڕۆژانە سەرفیان دەکات، کەواتە کات یەکسانە بە تەمەنی ئینسان. خۆ شتێکی بەڵگەنەویستیشە تەمەن ئەندازێکی دیاریکرا و شتێکی کاتیە. ئەگەر سەرەتاکەی بریتی بێت لەو عەدەمیەتیەی کە تێیدا چرکەی یەکەمی مرۆڤ دەست پێ دەکات کە ئێمە پێی دەڵێن لەدایک بوون، ئەوە دوای درێژکردنەوەی ئەو لەدایک بوونە بە ناوی ژیانەوە مرۆڤ دەگاتە نوکتەی کۆتایی و مردن. کەواتە کات بریتیە لە درێژبوونەوەیەکی کورت و کەمی نێوان خاڵی لەدایکبوون و نوکتەی کۆتایی مردن. ئەمە دەبێت پەیامێکی گرنگ و بایەخدار بدات بە مرۆڤ، چونکە ئەو کات و ئەندازەی کە ژیانی پێکێناوە زۆر کاتیە و هیچ چرکێکی دووبارە نابێتەوە. بە مانایەکی دیکە کات بریتیە لە سەروەتێک کە دەبێتە کۆی دەستکەوتەکانی ژیانی. ژیان واتە کۆی ئەو کاتانەی کە زۆر جار تەنها بە نیگاکردنی میلی کاتژمێرەکان دەیناسینەوە. بریتیە لە ژیانی هەر یەکەمان. کات یەکێکە لەو چەمکە زۆر گرنگانی کە مرۆڤ هەر لە کۆنەوە بایەخی پێداوە و ئاینەکان بایەخیان پێداوە. زانکۆکان ئەو کەسانی کە بایەخیان هەیە بە بواری مرۆڤ و پێشکەوتن و خۆشگوزەرانی ئینسانەکان هەمووان پێکەوە کۆکن لەسەرەوەی کە کات بریتیە لە شتێکی زۆر گرانبەها. لە کۆنا کات وا پێناسەکراوە لای سینیەکان، لای ئینگلیزەکان، لای عەرەب کە کات بریتیە لە ئاڵتون. بەڵام ئێمە توانین بڵین کات لە ئاڵتونش بە نرخترە، کات لە ئاڵتون گرنگترە، چونکە کات ئاڵتون دەسەخا و ئاڵتون پەیداکە. کات ئەتوانین بڵین بریتیە لە ژیان، کات ئەتوانین بڵین بریتیە لە تەمەن، کات ئەتوانین بڵین بریتیە لەو هەناسە و لەو نەفەسەی کە جارێکی تر ناگەڕێتەوە بۆ مرۆڤ. بۆیە کات گرنگی زۆر پڕبەها و باڵای خۆی هەیە و زۆر کەس پێناسی زۆر گرنگی بۆ کردووە. گرنگترین چەمک لە ژیانی مرۆڤ بریتیە لە کات، گرنگترین هۆکار بۆ دەستخستنی سەروەریەکان، بۆ پێشکەوتن، بۆ ڕێخستنی ژیان، بۆ هەموو بۆ هەر قۆناغێک، هەر کارێکی باش و چاک و پەسەند لە ژیانی مرۆڤ بریتیە لە کات و لە ڕزگرتن لە کات. گەورەترین سەرمایی ئینسان بریتیە لە کات، بەڵکو توانێت بڵێن کات یەکسانە بە ژیان. کات بریتیە لەو تەمەن و زەمانەی کە ئینسان هەموو کەسێک پێی دراوە کە گەورەترین سەرمایە کە ئینسان بتوانێت بازرگانی پێ لەگەڵ خوادا بکە و چاکەی پێ لەگەڵ خەڵکدا بکە، بریتیە لە کات. بۆیە گەر سەرنجدەین تەماشا دەکەین خۆی گەورە لە قورئانی پیرۆزدا لە چەندان ئاەتدا بە سوێند بە کاتەکان بە بەشەکانی کات دەخوا، بە وەلفەجری وەالضوحا وەالنەهاری وەاللەیلی لە کۆتاییدا وەالعەسری. یعنی خۆی گەورە سوێند بە هەموو بەشەکانی کات، دواتریش سوێند بە مطلقی کات دەخوا، چونکە هەر ئینسانێک خاوەنی کات نەبێ واتە سەرمای ژیانی نەبێ، کە کات سەرمای ژیانە، بەڕاستی وەکو هیچی نەبێ وایە. بۆیە کات سەرمایەکی زێڕینە، ئەو سەرمایە گەورەیە کە خۆی گەورە بە ئینسانەکانی بەخشیوە. بۆیە پێویست دەکات ئینسانەکان بزانن ئەو کات و سەرمایە گەورەیە چۆنی سەرف دەکەن. کات طبعا دیارە عولەما و زانایان لەسەر مەوزوعی وەالعەسری ڕاوبۆچوونی زۆر جیاوازیان هەیە کە هەندێکیان پیان وایە خۆی گەورە سوێندی بە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوارد و هەندێکیان پیان وایە سوێندە بە کاتی عەسر. بەڵام لە مەجموعیدا سوێند خۆی گەورە سوێند بە مطلقی کات دەخوا. کات بریتیە خوزانیان دەفەرمون بریتیە لەو زەمان و کاتەی لەو زەمان و کاتەی کە ئینسان دەتوانێت شەو و ڕۆژی تەمەنی خۆی پێتاوکە. کات بریتیە لە لەحەزاتی ژیان، بریتیە لە دەقە و لە سەعاتەکانی لە شەو و ڕۆژەکانی ژیان. بەڵام ئەو کاتەی کە خوا گەورە سوێنی پێدەخوا و پێویستە ئێمە قسەی لەسەر بکەین، بریتیە لەو لەحەزەی کە تێیدا دەژی، چونکە دوێنێ لە ڕیزی مردوو حیسابە. هەنی ئەو کەسەی لەگەڵ ڕابردووەدا دەژی شەڕی ڕابردوو دەکا، شەڕی مێژوو دەکا، خۆی ماندوو دەکا و ئەمڕۆژ لە گیانەڵادایە. یعنی بەیانیش لەدایک نەبووە، کەواتە ئەو لەحەزە و کاتەی کە تۆ تێیدا دەژی ئەوەی تۆیە. پێشینانیشمان دەڵێن ئەو نانە کە لەسەر خوانە
یعنی وەکویان دەڵێن قەت حازری بە قەرز مەدا واتە ئێستای تۆ بریتێ لە کاتی تۆ ئێستای تۆ کە تێدا دەژی بۆیە ئیسلام بۆ هەموو عەسڵ و سەردەمێک دەژێ بە کەڵک دێ چونکە خوای گەورە سوێن بە عەسر دەخوا کەواتە دین دینێکی معاصیرە دینی سەردەمە و مسلمانی دەبێت مسلمانی سەردەم بێ لە سەردەمی خۆی دابژی هەر مسلمانێک لە ڕابردوو دابژی بەڕاستی ینی عەقڵیەتەکەی ئێکسپایر و پێویستە لە سەردەمی خۆی دابژی و هەر مسلمانێک پێویستە لە سەردەمی خۆی دابژی و نابێت زەختیش لە خەڵکانێ بکە کە بۆ سەردەمی هیکەن بیەوێت وەکو ئەو بژین بەڵکو دەبێت وەکو ئیمامی عەلی قسێکی جوانی هەیە دەفەرمێ لا تجبروا أولادكم على أخلاقكم فإنهم خلقوا لزمان غير زمانكم نابێ ئێمە زەخت لە گەنجەکانمان بکەین چونکە ئەوان بۆ سەردەمی کە دروست کراون کەواتە تۆ لە هەر کاتێکدا ژیایی ئەو کاتە لە بەردەستی تۆیە کاتی تۆیە تەمەن و بەڵکو ژیانی تۆیە بەنسبەتی کاتەوە پێم وایە پێناسەیەکی گونجاوەوە بێ کە پێوەری ڕووداوەکانە کە لە ڕووداوێکەوە گەینە ڕووداوێکی تر لە ئاراستەی ڕابردووە بۆ داهاتوو ئەو بە کات پێ ناساکرێ کە بەوەش ناسراوە کە ناگەڕێتەوە دوا و ناوەستێ هەرچەندە هەندێک بیردۆزە هەیە کە لە خێرایی تیشکە کاتەوەستی کات بەو شێوازە کە لە پێناسێکین واتە ژیانی مرۆڤەکان واتە بە هەموو ژیانی مرۆڤەکان ئەوەی لە ڕابردوو ڕۆشتووە ئەوەی لە ئێستا تایەتی ئەوەی لە داهاتوو پێگا هەمووی پێویستە بەچیوە پێویستە بۆ کاتی کە تایەتی واتە کات ئەکرێ بەو شێوازە پێناسێکین کە مانای ژیانی هەموو تاکەکانە چونکە ژیانی هەموو تاکەکان پێویستە بە کاتەکانێنەوە کەسێک ئەتوانێت ژیانێکی باشتری هەبێ سوودی لە کاتەکەی بینی بێ کەسێک ژیانی کی ناباشی هەیە لە بەرەوەی سوودی لە کاتەکەی نەبینەوە کەواتە کات بۆ کۆی پێناسەیەکی گشتی ئەکرێ پێناسێکی وا بکەین کە هەموو ژیانی کێیە هەموو ژیانی ئەو تاکەیە کە تێ ئەژی کات گرنگیەکی زۆر گەورەی هەیە لە پێناسەکەەوە ڕوون ئەبێتەوە خی پەروەردگار لە قورئانی پیرۆزا فەرمێ هو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا ئینسان لەگەڵ هەڵهاتنی هەر ڕۆژێکی نوێ پێویستە سوپاسگوزاری خی پەروەردگار بکات چونکە زەمانێک کاتێک هەیە کە ئەتوانێ کارنامەی خۆی تیا جێبەجێ بکە چونکە ئەزانەیە ظەرفێک کە بەمعنا زەمەنیەکەی هەیە کە ئەتوانێ چالاکیەکانی خۆی تیا جێبەجێ بکە کات بەهای بەرزی هەیە گرنگە بۆ عیبادەت گرنگە بۆ پێشکەوتن گرنگە بۆ ئاشنابوون گرنگە بۆ ئاشنابوون لەگەڵ ژیانە ئاشنابوون لەگەڵ خەڵکانی ترە بەبێ کات مرۆڤ ئەتوانی بڕێن یەکسان نییە بە هیچ شتێک لە ژیانی دنیادا بە تایبەتی بۆ یەکات بەهۆی کاتەوە ئینسان ئەتوانێت فێر ببێ بەهۆی کاتەوە ئەتوانێت بژی بەهۆی کاتەوە ئەتوانێت پێش بکەوێ بەهۆی کاتەوە ئەتوانێت ئاشنابێ بەهۆی کاتەوە ئەتوانێت دەستکەوتەکانی دەست بخا بەهۆی کاتشەوە ئەتوانێت مڕاجعە و بە خۆداچوونەوەی خۆی بکە هەموو چالاکیەکانی ژیان بریتیە لەوەی کە کاتێک هەبێت یا ئەنجام بدرێ کات یەکسانە بە ژیان کات یەکسانە بە پێشکەوتن کات یەکسانە بە هەر بەهایەکی بەرز و باڵە خی پەروەردگار لە قورئانە لە زۆر شوێنە کات سوێندی بە کات خواردووە خی گەورە فەرمێ والشمس وضحاها خی پەروەردگار فەرمێ والضحى والليل إذا سجى خی پەروەردگار کە باسەکە والصبح إذا أسفر خی پەروەردگارە فەرمێ والعصر إن الإنسان لفي خسر خی گەورە بە زۆر چەمکەکانی کات لە قورئانی پیرۆزە سوێنی خواردووە بەسە بۆ گرنگی و بەرزی بەهای کات کە خی پەروەردگار ئەو هەموو سوێنەی پێ بخواوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ نعمەتانی مەغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ بۆیە کات پێویستە ئیستیغلال بکرێت لایەن ئینسانەکانەوە بە شێوەیەکی گشتی تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە بە بەهاوە ڕوانیەتی بۆ کات کە ئەفەرمێ ئەگەر ڕۆژی قیامەت هەسێ کاتی ئەوە بێ کەسێک لە ئێوە نەمامێک برالەیەک بچێنێ بۆ ئەوی کە خەڵکی ئیسفادەی لێ بکە باو کارە بە ئەنجام بدا و پەشیمان نەبێتەوە لێ کات بەڕاستی کات زۆر گرنگە ئەگەر هەر کەسێک بایەخ بە کات نەدا چووکە کات دەتوانین بڵێن وەکو چی وایە وەکو مامۆستای نورسی ڕەحمەتی خوای لێ بێت تەشبیهی ژیان و تەمەنی ئینسان دەکا بە دوو مشکی ڕەشسپی کە بەردەوام ئینسان دەستی کەوتۆتە ناو چاڵێکەوە ناو بیرێکەوە بەڵام بەچی و گراوەتەوە بە دوو چۆن دەڵێ بەڕێگێکەوە گراوەتەوە بەڕێگی دارەکەەوە گراوەتەوە بەڵام تەماشا دەکە ڕێگی ئەو دارەیە مشکێکی ڕەش و مشکێکی سپی دەی قرتێنن
ڕەگی دار ڕەگی درەختەکە تەشبیه دەکات بە تەمەنی ئینسان و مشکی ڕەشوسپیش تەشبیهی دەکات بە شەو و ڕۆژ بەردەوام شەو و ڕۆژ لە کات و تەمەنی ئێمە دەقرتێنن وەکو زانایانی دەفەرمون الوەقت کەالصەیفی یان ببڕن الوەقت کەالسەیفی ئین لەم تەقطعه قەطعەکە کات وەکو شمشێر وایە شمشێر ئەگەر نەیبڕی دەدبڕێ یعنی شمشێر تیژە بۆیە کات ئەو بەردەوام کات لە ژیانی ئینسان دەبڕێ یعنی وەکو زانایان دەڵێن ئینسان بریتێ لە کۆمەڵە ڕۆژێک هەر ڕۆژێکمان بەسەردا تێپەڕی ئەو ڕۆژەمان بۆ ناگەڕێتەوە بە هیچ جۆرێک بۆیە زۆر جار قسێکێ دەڵێ مێژوو خۆی دووبارە دەکاتەوە بەڵام بەڕای من ئەو هەڵەیەکی گەورەیە قەت مێژوو دووبارە نابێتەوە بۆ مێژوو بریتێ لە ڕابردوو بەڵام ئەوە ئینسانەکانن ئیجابیاتەکانی ڕابردوو دووبارە دەکەنەوە یان بە پێچەوانە ئەوە کەسەکانن هەڵەکانی ڕابردوو دووبارە دەکەنەوە بۆیە کاتێک کە مێژوو بە بواری باشە یا خراپەدا دووبارە دەبێتەوە ئەوە چاکەکانی ڕابردوون دووبارە دەکرێنەوە و هەڵەکانی ڕابردوون دووبارە دەکرێنەوە بۆیە کات زۆر گرنگە هەر کەسێک هەر موسڵمانێک لە خەمی کاتی خۆی دانەبێ لە خەمی ئەوە دانەبێ ئەو سەردەمەی تێدا دەژی مشوری بۆ بخوا پرۆژە و بەرنامی بۆ دانێ پرۆژەیەک بۆ قیامەتی بە کەڵک بێ پرۆژەیە بۆ دنیای خەڵکی بەسوود بێ بەڕاستی ئەوە یان لەگەڵ ڕابردوودا دەژی یان لەگەڵ ئومێد و هیوایەتەکاندا دەژی کە کەسێکش لەگەڵ ڕابردوودا بژی و بەس بیر لە ئایندە بکاتەوە بەڵام خەم و مشوری ئێستای نەخوا کەواتە نەیتوانیوە ببێتە خاوەنی سەرمایە کە بۆ دنیاشی باشە و بۆ قیامەتیشی قازنجی لێوەردەگیری خۆی کات بایەخی کات یاخود پێش ئەوەی باسی بایەخی کاتکردن بێ بزانین بایەخچی هەر کەسەوەی تیمان بە شتێکە یا شتێکی لا گرنگە ئەگەر کەسێک پێویستی بە سەرکەوتن بێەوە توانێت کات بەکارێنە بۆ سەرکەوتن ئەگەر کەسێک مەبەستی چاکە بێ ئەوە توانێت کات بەکاربێنێ بۆ چاکە بۆیە کات خۆی بەتەنیا پێوە نییە بۆی کە چۆن بایەخی هەبێ مرۆڤ خۆی بایەخ دروستەکە بۆ کات خۆی کات ناوەستێ بۆ ناسراوە کە ناگەڕێتەوە و ناوەستێ و بەردەوامە و هەموو کەسێکیش بەقەت یەکتری لە شەو ڕۆژەکە 24 ساعت کاتی هەیە بەڵام گرنگەوەیە مرۆڤ بتوانێت پلان دابنێ بتوانێت کاتەکانی بە فیڕۆنەیە بتوانێت بە ئەو شتانی بەکاری بێنێ کە بۆ خۆی بە سوودێ زانێ سوودیش دیسانەوە لێمەوە گەڕێتەوە سەرەوەی کە ئەو کەسە هەدەفی لە ژیانە چییە ئامانجی چێ لە ژیانە لە کەسێک بۆ کەسێک ئامانجە گۆڕێ و بەپی ئەوەش ئەتوانێت کات بە ئەو شتانە بەکاربێنێ بە بۆچووری من کورت بۆی لەبەرەوەی لە سەردەمێکی دوور و درێژە لە ناوچەیەکی نەئارام و پڕ لە شەڕ و پڕ لە نەزانرا و پڕ لەوە بۆکان نەیزانیوە ڕەنگە بەیانی بمێنێ یان نەمێنێ لە چاو وڵاتانەی کە زیاتر استقراریان بینیوە و ئاودانیان بینیوە کەمتر مرۆڤی کورد پلاندانێ هەموو جارێکە وەخت تەنانە مەوعیدی بەیانی کە بمانوێ بڵین بەیانی کێ بتبینێڵم بەیانەکەی تەلەفۆنێ بکە بۆ یە بزانم کاچی لێ چونکە شت لێرە بەبێ پلان ئەڕوات بەبێ بەرنامە ئەڕوات و ئەمەش بە بۆچووری منە گەڕێتەوە سەرەوەی کە لە وڵاتێک و لە ناوچەیەکا بووین کە پێشبینیکردن ئاسان نەبووە کات هۆکارێکە بە گۆڕانکاری واتە مرۆڤ ئەو کاتی کە تایەتی ئەگەر بتوانێت سوودی لێ ببینێ ئەوە چێژ لە ژیان دەبینێت واتە هیچ مرۆڤێک لە ژیانە چێژ لە ژیان نابینێ هەتا ئەو کاتی سوودی لە کاتەکانی نەبینی بێ واتە کات ئەبێتە هۆکاری گۆڕانکاریەکی جزلی لە ژیانی مرۆڤەکانە کەی ئەو کاتی کە شتێک هەبێ ئەم مرۆڤە لە پێناوی هەوڵ بدا ئەو کاتی کە مرۆڤ شتێک هەبێ لە پێناوی هەڵدا ئەو کاتە کاتەکە ئەبێتە بایەخێک بۆی بە گۆڕانکاری واتە کات شتێکە بە ئیشەکانەوە بەهای بۆ دروستە بێ بۆ نمونە ئێستا زۆر جار کەسێک هەیە پێی وایە ئەڵە من کاتەکانی من بایەخی نەماوە بۆ ئەم کەسە لەبەری ئیشی نییە لەبەری کارێکی نییە لەبەری مەشغاڵەتێکی نییە بۆی سەیرەکەی کەی ئێمە بەهای کاتە زانین ئەو کاتێک کە ئیشێکمان هەبێ ئەو کاتێک کە بە شتێکەوە مەشغۆڵ بین بۆیە ئەو کاتە ئەتوانین چی بکەین بایەخی کات بزانین و گرنگی کات بزانین و ئەو کاتە گۆڕانکاریەکی جزلی لە ژیانی مرۆڤەکانە دروستە بێ واتە ئەو کەسانێک ئەمڕۆ سەیرەکەین لە ژیانی خۆیان بێزارن بۆ لەبەری سوودیان نەبینی و لە چی سوودیان
نەبینیوە لە کاتەکانی واتە بە کورتی ئەگەر مرۆڤ لە ژیانی شتێک هەبێ لە پێناوی هەڵبدا ئەو کاتەکانی بۆی بایەخ ئەبێت واتە کات وەسیلەیە کە بەدەست مرۆڤەکانەوە ئەگەر بتوانێت سوودی لێ ئەبینێ و ئەگەر بتوانێت هیچ سوودێکی لێ نابینێ بۆیە هەمیشە ئەو کەسانی کە لە ژیانێنە کەسانێکی گەورە و کەسانێکی هەڵکەوتە بوون کەسانێک بوون لە ژیانێنە گۆڕانکاریان لە واقعی کۆمەڵگاکانە دروست کردووە و لە شتێکە دیار بوون جێسەرنجی خەڵکی بوون ئەو کەسانە من کە سوودیان لە کاتەکانیان وەرگرت و توانیویانە سوود لەو کاتە وەربگرن بۆچی بۆ گۆڕانکاریکی جزئی لە حیاتی خۆیانە و سوودگەیاندیش بە کۆمەڵگاکان خی گەورە کە شتێکی بەگرنگ نەزانی بێ سوێنی پێ نەخواردووە سەیەکی خی گەورە فەرمە وەلعەسڕ خی گەورە سوێنی بەچی خواردو بە کات کەواتە کات هەموو ژیانی چییە هەموو ژیانی تاکەکانە هەم لە دنیاە هەم بۆ قیامەت سیرەکەی مرۆڤ ئەتوانێت لە دنیاە کاری باشە ئەنجام بدا ئەنجامەکەی لەکوێیە ئەنجامەکە لە قیامەتایە واتە ئەم دنیا مەزرعەیەکە نەتیجەکەی لەکوێ لە قیامەتە واتە ئەگەر لە ڕوئاینەکە سیرەکەین ئەگەر مرۆڤی مسلمان سوود لە کاتەکانی وەرنەگرێ بۆ عیبادەتەکانی ئەوە لە ڕۆژی قیامەتە بەرهەمەکەی نابینێتەوە ئەگەر سوود لە کاتەکان وەربوو بۆ کاری خراپە ئەنجامەکەی لە ڕۆژی قیامەتە ئەنجامێکی خراپی ئەبێ بۆیە گرنگترین دواتە ژیانی مرۆڤەکان هەمووی پێویستە بە کاتەکەیانەوە بۆی خی گەورە سوێنی پێ خواردووە کات وەختی خۆی یا زانایان ئێستش ئەوانەی کە لە بواری فەلسەفە ئیشەکەن بواری تەنمیە بەشەری کارەکەن ئەڵێن گرنگ لە ژیانی مرۆڤە ئینطیلاقەیە ئیقلاعە دەرچوونە ئەو کاتی کە لی دەرئەچیت یعنی ئێستا بۆ نمونە فڕۆکەیەک ئەوەندەی گرنگە کاتە ئەکوێتە هەوای خۆی دەرەچێت یا سیارەیەک یا خۆت شەمە نەفەرێک نقطەی ئینطلاق زۆر مهمە بەنسبەت ئینسانەوە نقطەی ئینطلاقی مرۆڤ پێویستە بەیانیان بێ بەتایبەت دوای نوێژی بەیانیان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر تەئکیدی کردوتەوە لەسەرەوەی کە خوای پەروەردگار بەرەکەتی خستۆتە ئەم ئومەتەوە لە بکووری ئەم ئومەتەوە تە دەمە و بەیان ئەو کاتێکە خۆر هەڵدێ یا بەر لەوەی خۆڵ هەڵدێ فەجر هەڵدێت لەو کاتانەوە ئینسان دەستکا بە کارکردن سەبارەت بە کات ئەگەر ئێمە دیقەت بگرین ڕێخستنی کات بێگومان ئەکرێ ئێمە بڵێن ناتوانین کات ڕێخێن بەس ئەکرێ ئێمە خۆمان لەگەڵ کاتا بگونجێنین خۆمان ڕێخین بۆی لەگەڵ کاتەکانە بگونجێنین حتمما هەندێک کات ئەبێ هەر ئەفەوتێ ئەم کاتانەی کە ممکنە بفەوتێ پێویستە ئینسان ئێستیغلالی بکە بۆ هەندێک تەلەفۆن هەندێک پەیوەندی و ئیتیسالات بۆ خوێندنەوەی هەنێ نامینکە هەندێک کاری ترکە ممکنە لە تۆ چاوەڕوانی پزیشکێکی بچیتە ژوورەوە لە شەمە نەفەرێکای سەفەرێگەکەی چاوەڕوانیەوەکی کە سوافڕۆکێوی بڕۆی چەند ساعتێک کاتێ فەوتێ ممکنەکەەوە استغلالی بکە ئینسان بەڵام بۆ ڕێخستنی کاروبار و بایەدان بەکار ئەو کەسانی کە پسپۆڕن لەو بوارەیە هەمووان کۆکن لەسەرەوەی کە لە ژیانی ئینسانە پرسەکان ئەکرێ بە چوار جۆرەوە پرسێکمان هەیە کە گرنگە و بەپەلەیە پرسێکمان هەیە کە گرنگە بەڵام ناپەلەیە پرسێکمان هەیە ناگرنگی بەپەلەیە پرسێکمان هەیە کە ناگرنگی ناپەلەیە ئەبێ ئێمە لەوە دەست پێ بکەین ئەو شتانەی کەوا گرنگن و زۆر بەپەلەن لەیەوە ئینطلاق بکەین بۆی کە کارەکانی خۆمان جێبەجێ بکەین و بە ئەنجامی بگەێنین کاتی ئینسان ممکن نییە کە بەفیڕۆ بڕوە لە کاتێکە نقطەیەکی زۆر گرنگە لە ژیانی ئینسان ئەو کەسانی کە سەرکەوتوو بوون لە ژیانیانە ئەوانن کە کارەکانی خۆیان ڕێخستووە بە شێوەیەکی گشتی هەر لە سەرەتاوە هەتا کۆتە هەمووان کۆکن لەسەر ئەوەی ئەو کەسێکەوە نەخشە و پلانی هەیە بۆ بەڕێکردنی کاتی ئیستیغلالکردنی کاتی نۆجات پێشکەوتووترە و ئامانجەکانی زیاترە پێکێ لەو کەسەی کە هیچ نەخشە و پلانێکی نییە ئەگەر ئێمە نەخشە و پلانمان نەبێ بۆ ڕێخستنی کاتەکانمان نەخشە و پلانمان ئەبێ بۆ لە دەستدانی کاتەکانی خۆمان بۆیە پێویستە هەموو بوارێکی ژیانی ئینسان بەتایبەت ئەوانەی ڕۆشنبیرن ئەوانەی ئەهلی خوێندنەوەن ئەوانەی هاوڕێی کتێبن ئەوانەی لە بواری پلان و نەخشەسازی کارەکانی خۆیان بە ئەنجام ئەگەێنن نەخشیان هەبێ بۆ چۆنەتی بەسەرکردنی بەسەربردنی کاتەکانیان نەخشیان هەبێ بۆ جەدوەلەی کارەکانیان کە بە ئەنجام بگەن هەر یەک لە کاتێکی دیاری کراوە زانا بەرزەکان هەمویان ئیستیغلالی کاتیان کردووە بۆ پێشکەوتنی خۆیان لە قیامەتە خوای پەروەردگار ئینسانەکان زینووە کاتەوە پرسیاری چوارشتیلیەکە عن عمره فيما أفناه یەکێک لەو جۆرەشتانە خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ فإذا فرغت
فانصب وإلى ربك فارغب. أو كاتانيك إنسان فراغي هي أبي بعبادته بسري بري بتابع بذكري خوي پروردگارو. أو كاتانيك فراغي بعبادتي خوي پروردگارو بسري بلكو أبي إنسان هو البا لجيانيا هجور فراغك نبيه. أو زاناني كزور بيشكوتو بون زانا قاليك يوكو إمام طبري كهاتون صدان هزال لا برشتيان نسيوه. يكيك يوكو إمام بناب رحمة بأخوك فرميتي الواجبات أكثر من الأوقات. أو كساني كبسبورن أو كساني كتجاوزي ذاتي خويان كردوا أو كساني كتفانية كانوا أتونوا لكاركاني خويانا هموان شاكا زانن مروف أجر سراستانا بروا لجيانا واجبات وأرككاني سشاني زور زياترا لو كاتاني كبيدرا ئێمە گەر سەرنجی قورئان و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەین کاتێک ئینسان دەتوانێت ئەو سەرمایە گەورە و گرنگی کە هێدی کە بریتێ لە کات لی پەشیمان نەبێتەوە زەرری لێ نەکات قازانجی لێ بکە کاتێک کاتەکانی ئەو عەسر و سەردەمەی ئەو تەمەنەی ئەو کاتە زێڕینانەی پێی بەخشراوە لە دووشتی جەوهەریدا بەکاریان بێنێ یەکێکیان لە بەهێزکردنی پەیوەندی خۆی لەگەڵ خوادا و باشکردنی حاڵەتی ئیمانی و ڕوحی خۆی بۆەوەی ببێتە عاملێکی بەهێز و عاملێکی مصلح و چاکەکار لە ناو کۆمەڵگادا دوو کاتەکانی خۆی لە خزمەتی خەڵکدا بەکاربێنێ بۆ گەر سەرنجی سوورەتی وەلعەسر بدەین تەماشا دەکەین سوورەتی وەلعەسر بەڕاستی وەکو ئیمام شافعی دەفەرمێ ئەگەر تەنها ئەم سوورەتە خوا گەورە ناربایەتی خوارەوە بەشی هەموو خەڵکی دەکرد بۆ چونکە بەفیعلی باسی مقەویمات و بنەماسەرێکەکانی ژیانی کۆمەڵگای پێشکەوتوو حەزاری دەکا کە کاتێک لە کۆمەڵگای پێشکەوتوودا کۆمەڵگای حەزاری ئەو کۆمەڵگای ڕێز لە کات دەگرێ و کاتەکانی خۆشی لە چیدا سەرف دەکات لە باسی ئیمان و عەمەلی ساڵح کە دووشتی سەرەکین لە بینی ئینسان و خوادا واتە تۆ ئەگەر ئیشی جوانیش بکەی پرۆژەی جوانیش پێشکەشکەی ئەگەر نیاز و مەبەستەکە بە خوا نەبوو هیچ ئیسفادەی نییە کەواتە یەکەم شت ئینسان پەیوەندی لەگەڵ خوادا لەسەر بنچینەیەکە ڕاست و دروست بێ و کەسێک پەیوەندی لەگەڵ خوادا نەبێ قەت چاوەڕوانی لێ ناکرێ لەگەڵ خەڵکدا باش بێ دووەمیش وتەواصەو بالحەق وتەواصەو بالصەبریش دوو هۆکاری سەرەکین بۆ ئەوەی کۆمەڵگا هەمیشە لە گەشەدا بێ هەم تەواسی بالحەق و هەم تەواسی بالصەبر کەواتە دەتوانین بە شێوازێکە بڵێن ئەگەر موسڵمانێک بیەوێت کەسێکی بە کەڵک بێ ینی سوود لە کاتەکەی وەربگرێ توانی بیستقلالی کاتە زیێڕینەکانی خۆی بکە ئەو کەسێکە خۆی چاک دەکا بە خۆی دادێتەوە خۆی چاک دەکا دواتریش خەڵکیش بانگ دەکا بۆ لای چاک خۆی چاک بە چاکە دەڕازێنێتەوە و خەڵکیش بۆ لای چاکە بانگ دەکا بەڵام کەسێک نە خۆی چاککە و نە خەڵکیش بۆ لای چاکە بانگکە بەڕاستی کەسێکی بێسوودە نە قازانجی بۆ خۆی نە قازانجی بۆ خەڵکەیە کە لە کاتێکدا أخوي جورك كدين وبرنامج خو شريعة وإسلامي نردوها بو تحقيق وديهناني همو قازانجو برجوان كاني خلق وبو لابردني همو نهامتي وزر كان لكم الجا دين بوشي هاتوا بو قازانج جاندن بخلق درخصنوي زيان وزر لكم الجا مسلمان باشترين مسلمان خير الناس ينفعهم للناس باشترين كذا وكذا زورترين قازاج بكم الجا دجاني أو كسش كزورترين قازاج بكم الجا دجاني أو كسي ك سرمای گەورەترین سرمای خۆی گەورەترین سرمای خۆی کە بریتێت یەکسانە بە ژیانی خۆی کە تەمەنێتی کە ئەو کاتانەی کە بۆی دەستنیشان کراوە ئەوەیە کە لە بەندایەتی خوادا و لە چاکەکردن لەگەڵ خەڵکدا بەکاریان دێنێت پێم وایە مرۆڤ بەرژەوەندەکانی هەرچیەک بێ بە پووی کاتەوە توانێت بیگاتێ هەندێک بەرژەوەندی هەیە خۆی ئۆتۆماتیکی پڕ ناکرێت بۆ نمونە ئەگەر بەرژەوەندی مرۆڤ بەوا بزانێت کە زۆرترین حەز و ئارەزووی دەستکەوێ ئەوە لەگەڵ دەستکەوتنی حەز و ئارەزوویەکە چەند حەزێکی تریەتەکایەوە بۆیە لەو شەڕادایم هەردوو ڕاوە بێقەت ناتوانانی بیگەیتێ هەر چەند کاتی بۆ بەدانی تەرچێکی بۆ بکەیتەوە هەر لە ڕاکرد نابی بەڵام ئەگەر هاتوو بە پێچەوانەوە مرۆڤ هەدەفی ئەوە بێ بتوانێت خزمەت بکە بتوانێت شتێک دابهێنێ شتێک بکات کە بۆ مرۆڤ بۆ سروشت بۆ بوون چاک بێت ئەو کاتە ئەتوانی کات بە باشترین شێوە بەکاربێنی بۆەوەی کە شەو ڕۆژ بخەیتە سەریەک و بۆ ئاراستەیە ئیشەکانت جێبەجێ بکەی کە کات بە فیڕۆنەیت بە دڵنیایی کات لە هەموو شتێک گرنگترە چونکە ئەو کاتێک کە ئەڕوا وەکوتراوە کوشمشێرێک وایە ئەگەر نەیبڕی ئەدبڕێ ئەگەر هاتوو ئەو کاتە کە ڕۆی ئیترە ڕوات ناگەڕێتەوە بۆ ئەو مرۆڤە بەڵام مەسەلەی سەرکەوتن دوو دیوە بە بۆچوونی من سەرکەوتن لە چییە
مەسەرەن خوا نەخواستە کەسێکیش کە خراپەکاریەکە لە ئیشەکەیان سەرکەوتووە بێ مەسەن بۆ نمونە پلانی هەیە بێت خراپەکاریەک بکە ئەوەش توانی بڵێ پلانەکەی سەرکەوتوو بوو بۆیە لە بری سەرکەوتن ئەبێت دائما ئاگامان لەوە بێکە بزانین کە ئەو کاری کە ئەکرێت چییە بۆیە دیسانەوە ڕەبچێکەمەوە بە هەدەف لە ژیان هەدەفی ئینسان لە ژیانە چییە ئەگەر هەدەفێکی ڕاست و ڕێک بێ ئەو کاتە کات بە باشترین شێوە بەکارێنرێ بۆ گەشتن بۆ هەدەفە ئەگەر مرۆڤێک لە ژیانە بەرنامەی هەبێ بۆ خۆی ئەوە ئەتوانێت سود لە کاتەکانی وەربگرێواتە کاتەکانی بۆ بەرەژۆندی خۆی سەرفکە واتە پلانێکی هەبێ بەرنامەدار ڕێژەلێکی هەبوو هەموو حیاتی بەپێی کاتەکانی بێت چونکە هەر مرۆڤێک لە ژیانە بەرنامە ڕێژی نەبوو کاتەکانی بە هەوان تاڕوە یعنی سیرەکەین ئێستا زۆر جار ئێمە هەندێک خەڵکمان هەیە پێی وایە ئەڵە کات بەشم ناکە بۆ کات بەشی ناکە لەبەر ئەوەی بەرنامەیەکی نیە بۆ کاتەکەی هەر وەکو پارە وەکو سەرمایە ئەگەر کەسێک سەرمایەکی زۆری هەبێ بەرنامەی نەبێ بۆ خەرجکردن و بە سەرفکردنی لە ماوەیەکی کەمان لەدەستەیە مرۆڤیش ئەگەر بەرنامەی نەبێ بۆ ژیانی خۆی کاتەکانی سوودی لێ نابینێ بۆیە زۆر گرنگە مرۆڤ بەرنامەی هەبێ لە ژیانیا بەرنامە ڕێژیەک بکە کەی ئەتوانێت بەرنامە ڕێژی بکە ئەگەر بتوانێت ئامانجی دیاریکە لە ژیانی خۆیان چونکە مرۆڤ کە ئامانجی دیاری کرد خۆی کۆکاتەوە وەکو قوتابیەک کە ئامانجێتی بەیانی تاقیکردنەوەی هەیە ئەو شەواتوانە 100% سعی بکە 100% لەبەرکە بەڵام لەبەری ڕۆژانی ڕابردووی هیچ ئامانجێکی نەبوو بە تاقیکردنەوەکە 100 ڕۆژ ڕۆشتووە نەیتوانیوە هەموو شەوی لاپەڕێ لەبەرکە بەڵام ئەو شەوەی کە تاقیکردنەوەیە ئەتوانێت بەو شەوە 100% لەبەرکە بۆیە زۆر گرنگە مرۆڤ لە ژیانە بەرنامەی هەبێ ئەگەر بەرنامەی نەبوو ناتوانێت هیچ کاتێک سوود لە کاتەکانی وەرگێت بۆیە هەمیشە گرنگە کە مرۆڤ یەک شت هەیە بیزانێ پرسیارێ بکات ئایا ئێمە ئامانجەکانمان زۆرە یا ئەو کاتانەی لە بەردەستمانان حتمما ئامانجەکانمان زۆرە یعنی هەر یەکە لە ئێمە ئێستا لە خەیاڵە بیهێنە چەندەها خەیاڵ و ئامانجێتە مێشتی باشە ئەم ئامانجانە ئەگەر کاتەکانن بۆ کۆنتترۆل نەکەین بە هیچیان نەگەین کەواتە گرنگە کە ئێمە کە ئامانج ئەوەمان زانی کۆمەڵە ئامانجێکی زۆر پێویستی بە کۆنتترۆلکردنی کاتەکانە ئەگەر کاتەکانمانی بۆ کۆنتترۆل نەکەین بە هیچ ئامانجێک ناگەین بۆیە زۆر کەس لە ژیانە خۆی بە کەسێکی فاشیل و کەسێکی سەرنەکەوتو ئەزانێ ئەو کەسانن کە نەیانتوانیوە ژیانیان ڕێک بخەن بۆیە نەیانتوانیوە سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنن بۆیە هەر مرۆڤێک ڕۆژانە مانگانە کاتەکانی تایم نەدا بەرنامە ڕێژی بۆ نەکا ناتوانێت لە هیچ کاتێک سوود لە چی ببینێ هیچ کاتێک سوود لە کاتەکانی ژیانی ببینێ بۆیە هەمیشە ڕقیشی ئەبێتەوە لە چی ڕقیشی ئەبێتەوە لە خۆی لە چواردەورەکەی چونکە هەمیشە ئەو کەسانی کە ناتوان بەرنامە ڕێژی لە ژیانە بکەن هەمیشە ئەو کەسانە کە هەمیشە بە دوای خەڵکیون چونکە خۆیان هیچ شتێک لە ژیانە داهێنانێک ناکەن مادەم داهێنانێک ناکەن لە ژیانیانە لەبەرەوەی سوودیان لە کاتەکانە نەبینەوە کە داهێنانیان نەکرد لە ژیانیانە واتە شوێن داهێنانەکانی چی ئەکەون شوێن داهێنانەکانی خەڵکی ئەکەون بۆیە زۆر گرنگە کە مرۆڤ بتوانێت لە ژیانە بەرنامە ڕێژیەک بۆ کاتەکانی بکە بۆیە سیرەکەین ئەگە ئەو کەسانی کە لە ژیانیانە بەرنامە ڕێژیان نیە بۆ کاتەکانان کێن ئەو کەسانە هەمیشە سەیری تەلەڤیزیۆنەکەن بۆیە ئەو کەسانی کە هەمیشە سەیری تەلەڤیزیۆنەکەن هەمیشە بە دوای قسەی خەڵکیون بەس ئەو کەسانی کە بەرنامە ڕێژیان هەیە بۆ ژیانی خۆیان هەمیشە سەیری کتێبەکەن ئەو کەسانە هەمیشە خەڵکی شوێنیانەکەوێ بۆیە ژیانی ئێمە لە سوودبینین و لە بایەخی کاتە هەمووی پەیوەستە بە چیەوە پەیوەستە بە بەرنامە ڕێژی بۆ کاتەکانمان و ناتوانین بەرنامە ڕێژی کاتەکانیشمان بکەین هەتا ئامانجێکی ڕوون و گرنگ و گەورە لە ژیانی خۆمانە دیاری نەکەین ئەکرێ ئێمە بەگشتی قسە بکەین بەگشتی تاکی کۆمەڵگەی ئێمە لەبەروی وا نازانە پێویستی بە کات بێ بۆیە بەرنامە ڕێژی لە کاتیان ناکە چونکە کەی مرۆڤ ئەتوانێت بەرنامە ڕێژی لە کاتیا بکە ئەو کاتێک کە سوود لە کاتەکانی ببینێ بۆ ژیانی خۆی یعنی سیرەکەی گەنجەکە ئەم گەنجە ژیانی دابین کراوە لەلایەن خێزانەکەیەوە لەلایەن کۆمەڵگەوە کەواتە ئەم گەنجە پێویستی بە چی نییە پێویستی بە بەرنامە ڕێژی کاتەکانی نییە بەڵام ئەگەر بێت و ئەم گەنجە لەسەر پشتی خۆی بوەستێ باشە خێزانەکەی بڵێن ئیتر تۆ پێویستە لەسەر پێی خۆت بوەستی ئەم گەنجە ئەم تاکە هەوڵەدا سوود لە کاتەکانی ژیان ببینێ بۆ نمونە گەنجێکە لە کوردستانی خۆمان هیچ ئیشێکی نییە بۆ چونکە بەدوای ئیشان ناکەڕێ هەر هەمان گەنج لێرە بۆتە بار بەسەر کۆمەڵگەوە هەر هەمان گەنج ئەچێتە دەروی وڵات چونکە لەوێ ئەگەر ئیژنەکە ئەگەر کارنەکە چی هاوکارێتی هیچ کەسی هاوکاری بۆیە لەوێ هەوڵەدا بە دوای چی بگەڕێ
بە دوای سوودوەرگتن لە کاتەکانی ژیانی خۆیان بگرێت بۆیە سیرەکەی لەوێوە زۆرجا بەدەستمایەکی گەورەشەوێتەوە کەواتە مرۆڤ هەتا ناچار نەکرێت سوود لە کاتەکانی ژیانی نابینێت بۆیە لەناو کۆمەڵگەی کوردیا زۆرینەی زۆری ئەو کەسانێک کە ئێمە سوود لە کاتەکانیان نابینن بۆیە سیرەکەی ئێمە عیلاقەیەکی کۆمەڵایەتی وای کردووە کە ئێمە ژیانی ئێمە پەیوەستە بە یەکتریەوە نەگەیشتونێتە ئەو قۆناغی کە تاکەکان ژیانیان پەیوەست بێ بەخۆیەوە بۆیە سیرەکەی کاتەکانی زۆر سوودی لێ نابینێ چونکە هیچ شتێک لە ژیانە نابینێ کە فەراهەم نەهات بێ بۆی مرۆڤ کەی ئەتوانێت سوود لە کاتەکانی ببینێ ئەو کاتە خۆی ژیانی خۆی فەراهەم بێنێت